ئێمە لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراو ئەمڕۆ هەستاین بە ئەنجامدانی هەڵمەتی ڕواندنی 200 نەمامی یەک ساڵەی داربەڕوو لە بری سوتاندنی درەختێکی 200 ساڵەی بەڕوو کە لە گوندی ڕێژنەیە بە ئامانجی خاوەندارێکی تیکردن لە ژینگەی کوردستان و هۆشیارکردنەوەی خەڵک بۆ کەمکردنەوەی یان نەهێشتنی ئەم دیاردەیە کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەیە لە هەمان کاتە 100 تورەکەی قوماش دابش ئەکرێ و چالاکی موزیک و شێعرخوێندنەوەشمان هەیە. دەرمانی زامانی دەری دەکەی کاری هەم رازێرە ڕەشان بیداری هەم رازێرە ڕەشان. ئەمڕۆ هەمووک بەڕێوەبەری کشت و کاڵی دەربەنی خان وەکو نوێنەری بەڕێز جەنابی قایمقامی دەربەنی خان کاک سلێمان بەشدار بووین لە مەراسیمی سەر لە نوێ ڕواندنەوەی 200 نەمامی بەڕوو وەک چارەسەرکردنی ئەو کێشە کە بووە هۆی سوتاندنی دارێکی بەڕووی تەمەن 200 ساڵ لەلایەن خەڵکانێکی دەروون نەخۆشەوە کە بەڕاستی ئەو کارەساتێکی گەورەیە است. ئامادەبوونی ئەم کوڕ و کچە گەنجانە خەڵکی گوندەکە لێرە نیشانەی ئەوە دەرەخا کە جارێکی وا ماوە و ئەو هیواش دەبێ ئێمە شانازی پێوە بکەین کە کۆمەڵی خەڵک لە شاری سلێمانیەوە ڕێکخراوەکانی ژینگە دڵسۆزانی دەربەنی خان دام و دەستگاکانی حکوومەت ئەمڕۆ لێرە ئامادەن بۆ ئەوەی بتوانن ئەو ڕووداوەی کە ڕوویداوە بە شێوەیەکی جوانتر بە خەڵک بڵێن ئەگەر نەمامێک بسووتێنن ئێمە سەدان نەمام دەڕوێنین بالفعل ئەمڕۆ ئەویان ئەنجامدا کە توانیمان 200 نەمامی جوانی بەڕوو لێرە بڕوێنینەوە. کارەساتێکی گەورەیە ئەگەر ئەمە بەردەوام بێت و لە ناوبردنی ژینگە چکێکم ژینگە بەشێکە لە خۆمان و ئێمە تەواوکەری ئەوین و سروشت و مرۆڤ تەواوکەری یەکترن پەیوەستن بەیەکەوە. ئێمە وەکو دەستەی کوردستانی لەگەڵ ژینکە پارێزان ئەمڕۆ هاتوین هەمومان بۆ داکێوکیکردن لەو مافەی کە درەختێک کە بەڕاستی کارەساتە درەختێکی بەڕوو لە گوندی ڕێژنە سەر بە دەربەنی خان کۆبووینەتەوانێ بۆ ناشتنی 200 نەمام لە قەرەبووی ئەوەی هەرچەنە قەرەبووشی ناکاتەوە کە کەسێکی نەفس نزم هەستاوە بە داڕمان و سووتانی درەختێکی بەڕوو کە تەمەنی 200 ساڵ زیاترە. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان بەناوی خۆم و دانیشتوانیم گوندەوە ئەوانەی دڵسۆزیم خاک نیشتمانن سپاسی بێ ئەندازە و بێپایانم بۆ ئێوە و بۆ تەواوی ئەو ڕێکخراو و ئەو کەسایەتی و هەموو ئەو میوانانی کە ئەمڕۆ بەشدار بوون لەم مەراسیمەدا ناشتنی بەڕوودا. بەڕووڕواندن بۆ خۆی بەڕوو ڕەمزی مقاومەتە بۆ ژینگە. هەر کەسێ ژینگەی خۆی خۆش بوێ حتمما ژیانی خۆشی خۆشەوێ چونکە پاراستنی ژینگە ئەرکی هەمومانە و ژینگەیەکی تەندروست ژینگەیەکی باش ژیانێکی باش و باشترمان پیشانەدات. بۆی ئەم ڕێکخراوانە و ئەو خەڵکی ئەمڕۆ کە بەشداری ئەم هەڵمەتی بەڕووڕواندنیان کردووە لە لای ئێمە بووە بە مێژوو لای ئێمە جێگێکی تەقدیرێکی هێزگار گەورە و زۆرە کە ئەم کاریان بە گەورەی سیر کرد بە مەزنێتی سیر کرد ئێمەش ئەرکمانە کە پارێزگاری لە تەواوی ئەو نەمامانە بکەین کە چاندویانە. جارێکی تر دەستخۆشی خۆم بۆ ئێوە بۆ ئازیزانی کە لێرە بوون بۆ پۆلیسی دارستان بۆ ڕێکخراوەکانی ژینگە بۆ میوانە خۆشەویستەکان بۆ نوێنەری جەنابی قایمقام و قایمقامێتی دەربەنی خان بۆ تێکڕای و خەڵکانی تر لە هەر پلە و پۆست و پایەکا بوون کاتونتە ئێرە و بەردانیان کردووە دڵنیابن ئێمە چاکەیەوان لەبیر ناکەین. ئیمامی عەلیش قسەیەکی جوانی هەیە دەفەرمی هەر کەسێ نیشتمانی خۆی خۆش بوێ خوێنەکەی تۆی ئازادی و ئایندەیە. دیارە هێشتا ئومێدێکی زۆر لە ناو ئەو ناومێدەی کە یەخێ نیشتمانی گرتووە هەرماوە کە خەڵکێکی زۆر دەبینم ئەمڕۆ لێرەدا نیشتمانی خۆی خۆشەوێ خاکی خۆی خۆشەوێ.
هو كالبي ديري زايارك يا دردوري مكون هاودري شبوة ياري هو كالبي ديري شبوة ياري